لە نێو یەکێک لە کۆڵانە تەنگەکانی قەیسەریە پیرەکەی هەولێری پایتەخت گەنجێکی قسەخۆش دەبینرێت کە لە دوورەوە دیمەنێکی تەواو کوردەواریانەی بەخشیوەتە ئەو گوزەرە. ئەو لەپەڵ قسە خۆشەکانی جلوبەرگە کوردیە ڕەسەنەکەی بە کڵاو و جامانەیەک ڕازاندووەتەوە کە لەگەڵ شمەکەکانی تابلۆیەکی جوانیان بەو گوزەرە بەخشیوە. هیدایەت شێخانی گەنجێکی لەدایکبووی ساڵی 1982 لە ساڵی 1990ەوە لە فرۆشتنی کڵاو و جامانە بەردەوامە. ئەو یەکێکە لە کۆنترینی ئەو کەسانەی ئەم پیشەیە دەکەن لەو شارەدا. خۆشەویستی هیدایەت و براکەی بەنێوی شێروان بۆ کارەکەیان وای لێکردوون لە پاڵ ئەوەی ئیشەکەیان سەرچاوی بژێویانە. ئەوان لە کاتەزوەکانی بەیانیان بێنە نێو قەیسەری و شوێنەکەیان بکەنەوە. هیدایەت دەڵێت زۆر ئاسوودەم بەم کارم و بە هیچ کارێکی دیکەی ناگۆڕمەوە، چونکە بووەتە بەشێک لە من و منیش بووم بە بەشێک لە ئەو، هەروەها کارەکەم خۆش دەوێت. من ناوم هیدایەت نوردین محیدینە، ناسراوم بە هیدایەت شێخانی. ماڵدم 1982 لە ساڵی نهۆتەوە لێکوانە کار دەکەم وەکو پیشەی ڕۆژانەی خۆم. بەیانیان تقریبان سعات 7:30 و 7 دێنە دوکانەکەی خۆمان هەتاکو مەلای مەغریب بانگ داتن ئەلێکوانە کار دەکەم. سەبارەت بە جامانە و کڵاو ئەو دەڵێت چەندین جۆر کڵاو و چەندین جۆریش لە جامانە هەن. دەتوانین بڵێن چەند جۆر کڵاو هەن ئەوەندەش جامانە هەیە. هەروەها ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین، هەر ناوچە و پارێزگایەکیش دەستور و نەریتی خۆی هەیە لە کڵاو و جامانەدا، چی لە جۆرەکەی بێدیان بەستن و دانانیشیان بێت. بەڵام کڵاو و جامانە بە گشتی نەریتێکی کوردانەیە و لە مێژە هەیە و ناسنامەی کووردە. لە پاڵجلوبەرگی ڕەسەنی کوردی کڵاو و جامانەش ڕەسەنایەتی گەلی کورد دەردەخەن. سەرچاوی یەکەمی جامانەی کوردەواری وڵاتی چین و سووریایە، بەڵام دوورین و نەخشاندنی لێوارەکانیان لەلایەن ژنانی کوردەوە لە هەولێر دەکرێن.